سڵتان لەبێ بینەرانی 1964 متوانە نەقیم لە ئەڵلقەیەکی تری شرۆڤەکاری سەربازی بۆ ئەم شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران لەگەڵتان بەردەوام دەبم. بۆ ئەم ئەڵلقەیە جۆرێک لە تایبەتمەندیم داوەتە بەرنامەکە لەوەی کە لە ماوەی ئەم شەڕەدا ناوی زۆر هێز و یەکەی سەربازی لەلایەن ئیسرائیل و ئێرانەوە بیستراون و دەبینرێن ڕۆژانە کە هێزی جۆر بە جۆرن لە وڵاتانە و هەر یەکەیان ئەرکێکی تایبەتیان پێ سپێردراوە و بە قەبارەی گەورەش ئەم هێزانە لە ناوخۆی وڵاتەکان و لە دەوروبەری وڵاتەکانی خۆشیان بڵاوەیان پێکراوە. حەزم کرد یعنی لەم ئەڵلقەیەدا تیژ خەمە سەرەوەی کە ئەم هێزە جۆر بە جۆرانە کە لە ئێران لە ئیسرائیل هەیە کامانن و ئیشیان چییە و ژمارەیان چەندە و ئەو مهمانەی کە ئەنجامی دەدەن لە کاتی شەڕەکاندا چین زۆر بە وردی لەگەڵ کاک عەقید سەلام ڕاوێژکاری 1964 بە کارەباری سەربازی تیشک دەخەینە سەری. جەنابی عەقید بەخێر بیتەوە. جۆرێک لە تایبەتمەندیمان داوە ئەم ئەڵلقەیە بۆەوەی ئەو هێزانە بۆ بینەران شی بکەینەوە کە لە ناوخۆی ئێران هەیە و لە ئیسرائیلیش هەیە. لە ماوەی ئەم شەڕەدا ناوی زۆر هێز و پێکاتی سەربازیمان بیست حەزەکەم زۆر بە وردی یەکێک بچینە سەریان بەشێکیان و ڕوونی بکەیتەوە. لە ئێرانەوە دەست پێ دەکەم و بەناوبانگترین هێزی ئێرانیش جەناب تەزانی سوپای پاسدارانە. حەزەکەم سوپای پاسدارانمان بۆ ڕوون بکەیتەوە. ئەم سوپایە چییە و بەنسبەت ئێرانەوە چییە و ژمارەیان چەندە؟ سوپای پاسدارانی ئێران لە کاتی خومەینی کە دەسەڵاتی وەرگرت لە ئێرانە شای ئێران نەما ئەمە پەیدا بوو. سوپای پاسداران لە ساڵی 1970 پەیدا بوو. ئەم سوپایەکی عەقائیدیە لەو کاتەوە پەیوەندی مباشری بە مرشدەوەیە. یعنی ئەو کاتە بڵین بە خومەینیەوە بوو تاکو ئەم کاتە سەکە خامەنەئی بوو کۆتایی پێهات ئەگەر موجتەبا مابێتن پەیوەندی بۆ ئێوە مباشر. سوپایەکی سربەخۆیە مؤسسەیەکی زۆر زۆر معقەدە پێک هاتووە. طبعاً ئەمە بە دەرەجەیەک عەقائیدی، دەرەجە دوو سەربازی، سیاسی، ئیکۆنۆمی لەمە پێک هاتووە ئەم مؤسسەیە. ژمارەشان زۆر ژمارەیان پێک هاتووە، یعنی خۆی ئەگۆڕێ چونکەمانە بەش بەشن تاکو بڵین ژمارەیان لە نێوان 1970 لە ئەوڵی ئێستاکە تاکو 600,000 کەسیان هەیە. دابەش بوونە لەسەر ئەم بەشانەی کە باسیم کرد. زۆر باشە. یەکێکی تر لە هێزەکان سوپای نیزامی یان ئەرتەش لە ئێرانە بوونی هەیە. ئەمەیان چییە؟ سوپای نظامیەوە سوپای ئێرانی کۆن بوو پێش بڵین ئەوەی کە سوپای پاسداران پیا بێتن لە 79 ئەمەیان ئارتەش هێزێکی یعنی ئەو کاتە بڵین بەهێزترین هێز بوو لە شەرق الئەوسەتە، ینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. توانایەکی سەیری هەبوو زەمانی شا، بەڵام دەسەڵاتی وای نەما چونکە سوپای پاسداران بڵین دەسەڵاتی ئیکۆنۆمی ئەوانە کە باسیمان کرد وەرگیرایەوە ئەو دەسەڵاتەی نییە ئێستاکە. بەڵام ئێستاکەش هەر هێزێ بەتوانایە، بەڵام دواکەوتووە لە هێزی ئاسمانی چونکەمان بڵین کە حیساری اقتصادی ئیکۆنۆمیان خستە سەر لە 79 نەیەتوانی پارچەی فڕۆکە و تانکۆوانە بکرێتن لەبەرەوە چەکەکانی هەمووی کۆنە تازەی نییە. بەڵام ئێستاکەش هەر بەهێزە ینی و هێزێکە خبرەتی دوور و درێژی هەیە، خبرەتێکی مەیدانی دوور و درێژی هەیە لە شەڕە تایبەتی 8 ساڵ جەنگی عێراق و ئێران خبرەتێکی مەیدانی سەیری وەرگرت. دوای ئەوە ئەگەر بڵین سوپای پاسداران و ئارتەشی ئێرانیش ئەوانیش بەشداری شەڕی داعش و شەڕی ناو سووریا و بازە شۆنێکی کەیان کردووە. لەبەرەوە ئێستش بەهێزە بڕواکە ئەگەر چەکی هەبێتن چەکی تازە ئەوانە ئارتەشی ئێران جەیشی ئێرانی لە جیهانە بێتە پێنجەمین، دێتە پێنجەمین. هەرچەندێ بڵین ئیکۆنۆمی بڵین میزانیەی سەربازی ئێران ئێستاکە لە دەوری 24 میلیارد دۆلارە، 24.5 میلیارد دۆلارە. یعنی میزانیەکی باشی هەیە لەم کاتایە بۆ وڵاتی وەکو ئێران. هەرچەندێ ناگاتە تورکیا مەسەڵەن سعودیە وڵاتانی دەوروبەری ئەویان 44 میلیارە ئەمەیان 88 میلیارە میزانەی ساڵانەی سەربازی. بەڵام ئێران ئێستاکە وەکو ئیسرائیلە 24 میلیار و نیو وەکو ئیسرائیل ئەویش 24 میلیار و ڕقەمێکی زەبەلاحە بۆ وڵاتی وەکو ئێران. بەڵێ لەم کاتەیە کە حیساری لەسەرایە. بڵێ باشە. ئەمە سوپای پاسداران و سوپای نیزامی ئارتەش
سەبارەت بە هێزێکی تر کە زۆر بەناوبانگە و ئەم ناوە زۆر بەرگوێی ئێمە دەکەوێت بە تایبەت بە نسبەتی مەسەلەن ئەم وڵاتانی دەوروبەری ئێرانەوە بەسیج حەزەکەم ئەمە ڕوون بکەیتەوە. بەسیج خۆی ئێستا سوپای پاسداران بە ئێمە باسی کەین بە تەواتی. سوپای پاسداران پێک هاتووە لە هێزی زەوی، یعنی لەگەڵ دەریا لەگەڵ ئاسمان جۆ فەضائی، یعنی هەتاکو بۆشایی ئاسمان. ئەنجا دوای ئەوە بەسیج دێتن، یعنی ئەمانە پارچەکانیەتی سوپای پاسداران. بەسیج سوپایەکە یەک نهێنیە. ئەمانە ئیشیان چییە؟ ئیشیان ئەوەیە لە ناو شار، نەوەک تەنها مەسەڵەن بە جلی سەربازیەوە، نەخێر، لە ناو زانکۆکانن، لە ناو دائیرەی حکومەتن، هەموو شوێنێکی لە ناو کارخانەکان، لە ناو منشعاتی غاز، نەوت بڵاو بوونەتەوە و ئەمانە بە مەلیۆن دەرەچن. وەکووە نییە کە منەڵم سوپای پاسداران زەوی، ئاسمان، دەریا 600,000 ئەمانە بە مەلیۆنە بن و بە مەدەنیشن. ئەمانە ئیش و کاریان چییە؟ ئیش و کاریان ئەوەیە کە کۆنتترۆلی ئاساییشی ناو وڵات بکەن. شارەکان هەموو یەکوێتە من دەسەڵاتی ئەمانەوە، هەواڵگری، معلومات کۆکردنەوە، تاقیبکردنی خەڵک. ئەگەر هاتوو خۆپێشاندانێ بوویدا ئەمانە ڕوبەڕوویە بنەوە، ئەگەر هاتوو محاولەی ئینقیلاب کرا ئەمانە ڕووبەڕوویە بنەوە و تەبانەمانە پێک هاتووە ئافرەتیشیان لەگەڵایە بۆ ئاگاداریت، بۆ چەکداری و ئەوانە و عقیدەیەکی سریان هەیە بۆ مەزهبی خۆیان و بۆ مرشد هەر لە ناوخۆی ئێرانە، لە ناوخۆی ئێران. ئەمە هێزی سەرەکیە بۆ ناوخۆی ئێران. ئەگەر باسی هێزی بڵین زەوی بکەین بەڕی، هێزی زەوی ئیشی ناو وڵاتە لەگەڵ سنوورە. هێزی ئاسمانیش ئەوە هەر دیارە ئیشکاری و دەریاشەوەتانێ. بەڵام هێزی دەریایی ئارتەشی ئێران بڵین جێشی ئێرانی جیاوازە لەگەڵ دەریای سوپای پاسداران. ئەوان گیان ئەمان گیان و ئیش و کاریشیان، چونکە هێزی دەریای سوپای پاسداران لە ساڵی 1986 هاتە مەیدانەوە. لەو پێشێشی دەریای سوپای پاسدارانی ئێران نەبوو، هەمووی جێش بوو، جێشی نیزامی ئێران بوو، ئارتەش بوو. ینی بەڵام لە 86 هاتە مەیدانەوە. ئیتر وەکو بە جەنابتموت بەسیج ئەمە ئیش و کاریەتی. باش یەکێکی تر لە هێزەکان کە بە تایبەت یعنی لەلایەن قاسم سولەیمانیەوە زۆر ناسێنراو بوو بە ناوێکی بەرچاو، ئەویش فەیلقی قودسی سوپای پاسداران. فەیلقی قودس بە بەشێک لە چەکدارەکانی. فەیلقی قودس باسێکی پێکاتەکەی بۆ بکە، لە چی پێک دێت و چیکارن؟ فەیلقی قودس ئەم فەیلقە هەر وەکووتمان عید بە سوپای پاسدارانەکە وتمان زەوی و ئاسمان و دەریای هەیە و بەسیجی هەیە. ئەمە لە ناو شار ئیش ناکاتن. فەیلقی قودس، فەیلقی قودس لە دەرەوەی سنووری ئێران، جیاوازەکەی ئەوەیە لەگەڵ هێزەکانی سوپای پاسداران. ئەمان لە دەرەوەی سنوور ئیشەکەن. طبعاً لە کاتی قاسم سلەیمانیە بڵێن گەیشتە ئەو پەڕی بەهێزی تایبەتی، چونکە تۆ سەرکردە ئەساسەکە قیادەی باشت هەبێتن تۆ سەرکەوتن بە دەستگێنیتی، قیادەی خراپت هەبێتن تۆ دۆڕاوی. بەنسبەتی فەیلق القودس ئیش و کاری ئەوە بوو پیشگیری لە چەکدارەکانی خۆی بکە، ئەوانەی کە بڵێن عاید بەوە وەکو حوثیەکان، حزب الله لە عێراق و لە سووریا پێشەوەی بڕوخێتن. خۆیان پیاڵێن گروپاتی مقاومەی خۆیان، بەڵێ دامی مادی، لۆجستی، بڵین هەواڵگری، ڕاوێشکاری، مەشق پێدان، چەکیان بدەنێ. ئەمە هەمووی ئەکوێتە سەر ئیشی فەیلقی قودس و بەشداری هەموو شەڕەکانیشی کردووە، تایبەتی لە شەڕی داعش لە 1950 لە عێراق. ینی فەیلقی قودس ڕۆڵێکی سەرەکی 2015 بەڵێ لێرە بوون و لە سووریاش و لە لوبنانیش و هەتاکو لە یەمەنیش. ئیشی فەیلقی قودس ئەمەیە. باشە. لەم شەڕەدا لە ماوەی چەند ڕۆژی ئەم شەڕەدا ناوبەناو پیاوێک دەرەکەوێت بە ناوی وتەبێژەوە کە پەنجە ڕاوەشێنێ و هەڕەشاکە بە ناوی بارەگای خاتەمەل ئەنبیا. سەباسی ئەم هێزانەمان کرد. ئەم خاتەمەل ئەنبیایە چییە بارەگای خاتم؟ ئەمەی سەبە بارەگاکانە لە ئێران ڕاستەکەی ئەمانە چیکارن و چی دەکەن؟ خاتەمەل ئەنبیا ئیشی سەرەکی ئیکۆنۆمیە، پارە،
ئابووری سوپای پاسداران تۆ لە بیرت نەچێتن زیاتر لە 1934 ئابووری ئێران اقتصادی بۆ خاتەمە ئەنبیا ئامان سەرپەرشتی غازەکەن نەوت فرۆشتن غاز ناردن لە ناو شارە پارە کۆکردنەوە بانک هەمووی لە دەسەڵاتی ئەمانەیە و لە هەمان کاتیشە جگەلەوە هەواڵگریش خاتەمە ئەنبیا تەنها ئیکۆنۆمی نییە ینی بڵێ پارە بۆ سوپای پاسداران نەخێر ئیشی هەواڵگری شەکاتن و زۆر بەشی تریشی هەیە ینی لە ناوخۆیە لە ناو ئێرانە دەسەڵاتێکی زۆر بەرزیە ئیکۆنۆمی ینی بڵێن هی سوپای پاسداران هەمووی بەدەست خاتەمە ئەنبیا لەلایەن ئەمانەوەیە ئەمان ئەی بەنەڕێەوە وەکو بڵین با بڵێن بانقی مرکزی سوپاکەیە ئەمان دیارە کە گەورەترین پرۆژەکانی ئەم بارەگایە چییە؟ بەڵێ دیارە ئەمە هەتاکو تۆ شەقام دروستکردن پر دروستکردن لە ناو ئێران بینا دروستکردن موشەیەکی عسکەری دروست بکەی ئەگەر هی ئارتەشیش بێ هی جێشی ئێرانی هەرە بێ بگەڕێتەوە خاتەمە ئەنبیا چی بکەی لە ناو ئێران پرۆژە بکەی بۆ نمونە بەنداوێ دروست بکەی بەنداوێکی گەورە دروست بکەی وەکو بەنداوی با بڵێن دۆکان و دەربەندی خانەوەوانە ئەبێ بگەڕێتەوە بۆ خاتەمە ئەنبیا لێرەوە تەمویلەکەی دەست پێ ئەکاتن ئەمە ئیشی خاتەمە ئەنبیا زۆر باش بەشی زۆری ئەم هێزانەی کە ئێستا باست کرد جەنابەت ینی لە کاتی شەڕی ئێران عێراقا زیاتر پەرەیان سند ئێستا توانی پێم بڵێیت کام لەم هێزانە بەهێزترینیانن لەم کاتەیە بەڵێ لەم کاتەیە ئێستاکە بڵین لە دەروەوەی وڵات فەیلقی قودسە بەڵام لە ناو ئێران تۆ ناتوانانی بڵی کامەیان ئێستا بەهێزترن چونکە هەرێکی ئیشی خۆی هەیە لە ناوە ئێرانە بڵین لە ناو شارەکانە ئێستا بەسیج بەهێزترین هێزە بۆ سوپای پاسداران لە ناو شارەکانی ئێران و لە گوندەکانی و لە شارۆچکەکانی ئەمە کۆنتترۆلیەکاتن بەڵام ئێستا کە لە کاتی شەڕی ئیسرائیلە هێزی جۆفەڵایی هێزی ئاسمانی سوپای پاسداران کە ئەمانە سەرپەرشتی موشک تێگرتنەکەن لەگەڵ موسەیەرات لە جۆری شاهد 136 مهاجر یاواتە شەڕی سیبرانی هاکەرس ئەمە هەمووی کەوتوتە سەر ئێستا کە بڵین لەم کاتەیە ئەوەی کە لە شەڕەکە هێزی جۆفەڵایی سوپای پاسدارانە نەوەک بڵین پیادەیان هێزی دەریاش بەڵام هێشتا نەکەوتۆتە شەڕی فەعلی ئەمانەی کە ترامپ باسیەکە ئەڵێ هێزی دەریای ئێرانم لە ناودا ئەو هێزی جێیشی نیزامی لە ناوداوە نەوەک هێزی سوپای پاسداران سوپای پاسداران کەوتم هێزی دەریای لە 1986 کرا بە فەرمانی خومەینی کە ئێمە باسی مۆزوعێکمان کرد وتمان بەلەمە مێشولەکان پێرەمە مێشولەکان هیچ سوپای پاسدارانە هیچ جێیشی نیزامی نییە کەوتە ئیشی سەر ئەوانە و بە سەتەها هەزاری هەیە لەوانە بەڵام تاکو ئێستا ئەو زەرەری پێ نەگەیشتووە وەکو زەرەکە گەیی بە دەریای ئێران بەڵێ زۆر باشە زۆر کات جرابت باسی ئەوەت کردووە کە پارە عنسوورێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کە هێزت بە قوت بکەی و لە شەڕێکە ڕوبەڕوتە بێتەوە تۆ یەکلای بکەیتەوە پارە و ئیمکانیت ئێستا لە ئێران لای کام هێزە و پێشتر لایکی هێزێکە پێشتر پێش ئەوەی بڵین کە بگۆڕێ ببێتە نیزامێکی ئیسلامی لە ئێران بەدەستی سوپای ینی ئارتەشی ئێرانەوە بوو جێشی نیزامی ئێران بوو بەڵام لە دوای هەفتاونۆ کە ئەم مؤسسەیە دامەزرا مؤسسەی سوپای پاسداران ئەم مؤسسەیە کە دامەزرا ئیشی ئەوە بوو کە نیزامی ئیسلامی بپارێزێ لە ئێران عیلاقی بە هیچ تێترەوە نەبوو تەنها حکومەتە ئیسلامیەکە بپارێزێتن طبعا ئێستا کە پارە زۆری بەدەست سوپای پاسدارانەوەیە چونکە سوپای پاسداران هەر ئەوە نییە چووەتە ناو جێشی نیزامیشەوە ینی نەفەری داناوە لە ناوی قیادەی داناوە سیرەکەی قاعد فرقەیەکە هەیە بەس خۆی عید بە سوپای پاسدارانە تۆ نازانیتن چونکە هەواڵگیری و استخباراتی ئەمانە زۆر زۆر بەهێزە لە بڵین حکومەتی ئێران بەهێزترە هەرچەنێ خۆی طبعا کێشە هەیە لە نێوان جمهوریەی ئێران لەگەڵ جمهوری ئیسلامی ینی بڵین وەزیرەکانە لەگەڵ سوپای پاسدارانە کێشەیەکی بەردەوامیان هەیە بەڵام دەسەڵاتیان نییە چەکیان باش نییە سیلە پارەیان پێ نییە پارە هەمووی لای ئەمانە پارەش حکومەکاتن هەر ئەوەی شوای کردووە کە ئەو ڕەبتە مووی گرنگە لە بینی سوپای پاسداران و ڕابەرا هەبێت
بەڵێ ئەوە ئەساس ئەوەیە تۆ ئێستاکە هەر هێزێ بێتن کە تۆ موچەی باشی بدەیتێ پارەی باشی بدەیت و چەکی باشی بۆ بکڕی سەرکەوتن بەدەستێنیتن دوایە تۆ هەتاکو هەواڵگری پارەت نەبێ بەچی هەواڵگری زانیاری کۆکەی تۆ دەرباری دوژمنەوە ئەوانە ئەساس هەمووی پارەیە بڵێ کەواتە سوپای پازداران باڵا دەست باشە زۆر جار باسی چەکە ئەمریکیەکانت کردووە وەک F14 کە پێم وابێت تەمانە هەمووی ئارتەش خاوەنین و لەدەست ئەوانە بووە حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەیت چۆن ئارتش مەسەلەن چەکانەی ئاوا لەلا بووە ئێران چواردەی بەڵێ F14 تۆم کات ئەو لێرە باڵەکانی تەواو کردوێتەوە و لێرەش دایخستووە باڵەکانی متحرکە وەکو بڵێن سیخۆی 24 مێک 23 ڕووسی ئەم جۆرە فڕۆکانە بەڵێ باڵەکانی ئەتوانی بکەیتەوە دای بخەیتەوە بۆ ئیستقراریەت وەربگرێ لە ئاسمانە لە کاتی فڕینیشە F14 تۆم کات یەکێ لە باشترین فڕۆکەکانی ئەمریکا بوو بڵین لە هەفتاکانە هێزی دەریای ئەمریکا تایبەت ئەو کاتە ئەم فڕۆکەی بەکارەهێناتن سەر چۆن بڵین F35 و F18 سەرچیە بۆ دەریای ئەمریکا ئەو کاتە F14 تۆم کات بوو شای ئێران خۆی فڕۆکەوان بوو کە دەستی پێکرد یەکەم شت هەوڵیدا هێزی ئاسمانی ئێران بکاتە یەکەم هێز لە ئاسیا بۆیە F14 وەرگرت لە ئەمریکا و کاتەوە و کاتەش تقریبا هاوپەیمان بوو ینی ئێران و ئیسرائیل و ئەمریکا زۆر نێزیک بوون لەیەکەوە وەریگرت لەگەڵ ڤانتۆم F4 وەرگرت ئەجا F5 تایگەری وەرگرت بەڵام ئەم فڕۆکانە تەمەەن ڕۆی ینی کۆتایی پیاهاتە بێ هەمووی خانەنشین بکرێتن و ڕابۆسێ لە فڕینە و لەبەرەوەی بڵین لە هەفتاونەوە کە حیسار کرایە سەر ئێرانە ئێران نەیتوانی پارچە یەدەک نوسخە تازەکانی وەربگرێ تاکو 1991 ئەم فڕۆکەیە F14 کە ئەو کاتە ئەوەنە بەناوبانگ بوو خانەنشین کرا و ڕاوەستا و ئیتر لە هیچ وڵاتێ لە جیهانە نافرێ تەنها لە ئێران نەبێتن ئێستاکە بەدەست ئارتەشەوەیە بەڵێ بەدەست سوپای پازدارانەوە نیە F14 دەکەن باش وڵات کە باسی ئەو هەموو هێزەمان کرد هێشتا هێزی تریش ماوە حتمما باسی بکەین لە ئێرانە یعنی پرسیاری ئەوە دروسە بێ ئەمی هێزانە چۆن بەیەکەوە گرێ دەدرێنەوە و چۆن کاریان تێکەڵ نابێت ئەوەندە زۆرن من پێتم وت زۆر معقەدە ئەوە نیە ینی سیستەمێکیان داناوە زۆر سەیرە ئێرانیەکان هەتاکوون پێتم وت لە بەرنەمەکانی پێشوو ینی نظامی سەیفەسا کە بەو جۆرە شەڕەکان پێش ئەوەی لێ بدریان لە ناو بچێ ئەوان تعلیماتیان هەیە چی بکەن و چۆن شەڕ بکەن بای ئەوەنەش پەیوەندیان هەیە چونکە من پێتم وت بەنلایەن بەسیجەوە لە مەلیۆن زیاترن ئەمانە بە مەدەنین لە ناو زانکۆن قوتابین موەزەفی حکومەتن پەیوەندی لە بینی ئەمانەیە هەر دروستە بێتن تۆ ناتوانانی بیپشڕی بە یەکجاری زانیت زانیاری لە بینی ئەمانەیە بڵاوە بێتەوە ئەگاتە بەشەکانی تر لەبەرەوە نیزامێکی زۆر معقەدیان هەیە زۆر تەنزیمیان کردو بەڕاستی ئەوە نییە ینی بڵێ شتێکی هاکەزایی بێتن کرابێتن نانەخێر پەیوەندیان هەرەمێنێتن ئەمانە بەیەکەوە باش باسی ئەوت کرد کە سوپای پازدارانیش مەسەڵەن هێزی هەیە لە دەریا بەڵام ئێران خۆی دوو هێزی دەریایی هەیە ینی حەزەکە باسی ئەو هێزە دەریانی ئێرانم بۆ بکەی کامانەن و چیان پێ دەکرێت لە دەریاوە سەبەلایەن هێزی دەریای ئێران ئێمە وتومانە مەسەڵەن ئێران چوارەمین وڵاتە لە بڵین ژێر دەریاییەوە کە 25 دانی هەیە بەڵام ئەمانە هەمووی کۆنە ینی کاتی بەسەرا ڕۆیی بەڵام لە کاتی تنگانەیە کۆتاییە مەجبورە بەکاری دێنێ هەرچەندێ لە ناوە چێتن بەڵام بای خۆی زەرەرێکە گەیەنێ بە دوژمن بە نسبەتی هێزی دەریایی ئێرانەوە کامڵ هێزەکەی زۆر بێتاقەت و کۆنە هیچ تێنوێی نییە تازە بێتن بڵێ بێنێتە مەیدانەوە تەنها ئەتیما دەکاتە سەرەکی سەر سوپای پازداران ئەم زەورەقە سەریعانەی کە بەکاری دێنێتن وە تۆ ئاگات لێتی ئای لە ماوەی ئاخیرە هێزی دەریای ئێرانی وێران کرد هەمووی ڕاوەستا بوو لە جێی خۆی ئەین شەڕی پێ ناکرێتن هەمووی لێدرا و هەمووی ستا و لە جەنگی عێراق و ئێرانیش ئەمریکا لە چەند پارچەیەکی زەخمی هێزی دەریای ئێرانیدا وەکو بڵین فرقاتەکەی سەهەند کە لیدا لە خەلیجە بە دوو موشە کاربۆنی لێدا و نقومی کرد لەبەرەوە هێزی دەریای بڵین سوپای نیزامی ئێران ئارتەش ئەو هێزەی نەماوە تەنها سوپای پازدارانە ئەگەر بیوێ لە خەلیج شەڕ بکە
ئەمریکا بۆ نمونونەکە باسمان کردووە بچێتە سەر خەرک بچێتە سەر قەشەم هرمز لاڕاک ئەبوو موسا تۆم هەر کامەی بێتن ئەمان شەڕەکەن نەوەک هێزی دەریایی ئێران کە سەر بە ئارتەشیانی بەڵێ باشە هێزێکی تر هەیە جەو فەزایی بەڵێ ئەمانە بەرپرسن لە کۆنتترۆلکردن و بەرنامە موشکیەکەی ئێران و درۆناتی ئێران کەواتە ئەم هێزەیە ئێستا بڕیار دەدەن و شەڕ دەکەن من وەکو بەجانابتم وت ئێستا کە جۆ فەڵایی ئێران ئەمانە موشکی بالستی لای ئەمانەیە هەر بزانە موشکی بالستی هایپەرسۆنیک هەت تاکو و سەیاراتەکانی لە جۆری شاهد ئەگەر 136 بێ 139 بێتن مهاجر بێتن چکە و جۆری هەیە تەنها 136 نییە ئیسی خوڕیشی هەیە ئەمانە هەمووی بەدەستی سوپای بازارانە بەدەستی جێشی ئێرانیەوە نییە ڕسمی ئەوان بەکاری دێنن ئەم موشەکانەی کە تێگرن یعنی هەمووی سوپای بازارانە جۆفەڵایەکەیە لە هەمان کاتن ئەوان بەشیان هەیە تەنها موسەیارات و موشک نییە هەربی سیبرانی هێرشکردنی سیبرانی هاکەرس داخل بوونە ناو مەسەلەن کۆمپیوتەراتی وڵاتانی تر هەمووی ئەمانن جۆ فەزاییە چکە ئێمە وتمان پێک هاتووە لە زەوی لە دەریا لە جۆ فەڵایی ئەمانە پێکاتوە ئەجا دوای ئەوە دەیتە سەر بەزیج و بەشەکانی تری فەی لە قودسوەوانە ینی تەواو نابێ بەڕاستی ئەمە هەموو بارەگا و هێزە ئێستا بۆ نمونە بپرسیاری ئەوەت لێە کە بارەکەی سەئروڵا هەیە بەڵێ ئەی سەئروڵا چییە و چ کارەیە ئەم بارەگایانە هەموو ئیش و کاریان جیاوازە وەکو هێزێکی تایبەتدانێن تۆ بزانە حەت تاکو نەوەک ساڕۆڵات تۆ هینیشت هەیە زەهراشت هەیە بەشی تریشت هەیە ئەگەر بڕۆیتە ناو ئەم بەرنامانەوە گەر لەگەر جەناب تا باسی کەین ئەمە کۆتایی پێنایەتن زۆر زۆر درێژەخانە ینی تۆ گەر بتوێ باسی بەسفەی لە قودس بکەین یان ساڕۆڵا یان ئەگەر خاتەمە لە ئەنبیا یان باسی زەهرا بکەین بەشەکانی تەواو نابێت زۆر زۆر دوور و درێژە بێتن ینی بڵین بەرنمەیەکی تایبەتەوە تۆ لەسەر یەک بەشێکا بڕۆیت زانی جەنابەت ینی بەڵێ 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 کەواتە یعنی باشە ئەم وڵاتە ئەم هەموو هێزە جیاوازەی هەیە ئەم هەموو بارەگا جیاوازەی هەیە لە ڕووی سەربازیەوە وەزارەتی بەرگریشی هەیە وەزارەتی بەرگریێران لەکوێ ئەم پێکاتە جەنجاڵە سەربازی ئێرانایە یەک وەزارەتی بەرگری ئێران تەداخل ئیشی سوپای پازاران ناکە بۆی نییە بە هیچ جۆرێکی ڕاست ئەو بەشدارە لە شەڕەکەیە مەسەلەن هێزێکی باشی هەیە بەڕی بەڵام ئەم نەموشەکەکانی بەدەسەوەیە نە دەریای بڵین هێزی مێشولەی ئێرانی بەدەسەوەیە ئەمە بەدە سوپای پازارانەوە ئەمان کاتێ دێنە شەڕەوە ئەگەر شەڕێکی جەوی ڕوو بداتن بەبیریشت نەچێتن هێزیان بە قووەتە یعنی وەزارەتی بەرگری ئێران نەڵێ سوپای پازداران هەمووی کۆنتترۆل کردووە نەخێر ئەمان ئەگەر بڵین ئێران چەکی هەبێ قەناعەت بکە سوپای ئێران ڕسمی هیچ جمهوریەت وەزارەتی بەرگری ئەگەر چەک و فڕۆکە و ئەوانەی هەبێتن ئەبێتە پێنجەمین عالەمی شەڕی سەیری پێکاتن تەجروبەیەکی ئەمانە کۆن هەرچەنێ بڵین جەیشی ئێرانی لە ئەووەڵ ساڵانی شەڕە لە کاتی جەنگی عێراق و ئێران لە کاتی فەوزایە بوو ئەوەی کە شەڕی سەرەکی کرد لە بیدایەت بەسیج بوو خۆکوژەکان بوون ئەمانی کە متەتەوعن چونکە بەسیج خۆیان تەتەوعەکەن دێن ئەوان بوون بەڵام نەخێر ئەوان زۆر زۆر بەهێزن ئەگەر بێتە شەڕی زەوی بەرامبەر بە ئەمریکا یان ئیسرائیل ئەمانە لە پێشەوە داخل شەڕەبن و قەناعەت کە بەهێزن ئەوە زەعیف نین ینی ئێمە هەر باسی سوپای پازارانەکەین سوپای ئێرانی سەرەکیمان لاداوە وەزارەتی بەرگری بەڵام نەخێر زۆر زۆر بەهێزن ئەگەر سوپای پازدارانی ئێران کۆنتترۆلکردنی قیادەی فرقەکانی ئێران نەکاتن ئەوان بەهێزترن ئەتوانن کۆنتترۆلیکەن ئێساکە بۆ نمونە لە عێراق لەم ئاخیرانە دوای 2023 فرقە ذەهەبیەمان هەیە کاکە فرقە ذەهەبی هەمە یەکەم تشت لە هەفتاکان لە ئێران دروستکراوە هێزی ئاڵتوانی ئێران ئەمە دروست کراوە کاتی فرقەی نەوەتی ئێرانی بوو لە جەنگی عێراق و ئێرانیش بەشداری کردبوو فرقەیەکی سیر بوو بەڕاستی مەشقێکی عجایبی بینی بوو توانایەکی زۆر سەیری هەبوو بەڵام عێراق توانی بیشکێنێتەوە بە سایی هەواڵگری و یارمەتی وڵاتانی دەرەوە کاک سەلام جگەل لە مهێزە نیزامی و سوپا و ئەوانە
زۆر ناوی ئیطلاعات دەبیستین کە دەستگایەکی هەواڵگری زەبەلاحە لە ئێراندا. ئەم دەستگایە چییە و چۆن بەمانەی ئەم هێزانەی تر کە باسمان کرد دەبەسترێتەوە؟ اطلاعات خۆی بڵێن مخابرات مثلا ئاڵێ ئەمریکا CIA مۆساد ئیسرائیل اطلاعاتی ئێرانی مؤسسەیەکە سەر بەخۆیە ینی ئیشوکاری ئیشی هەواڵگریە هەم ئیشی ناوخۆ ئەکاتن لە ناوڵات وە سەرەکی ئیشی دەرەوەی وڵاتەکاتن لە وڵاتانی تر ئیشی بۆ نمونە بڵین اختیالات وانە ئەکەوێتە سەرەوانە کوشتنی کەسێ لە دەرەوەی وڵات ڕفاندنی یەشێ زانیاری کۆبکەیتەوە لە وڵاتێ بچیتە ناو بەعزە موسەساتێکی عسکەریەوە بتوانیتن زانیاری سەربازی لە وڵاتانە بڕفێنی و سیفادەی لێ بکەی ئەماکەوێتە سەر ئیشی اطلاعات. بەڵام اطلاعات لە ئێران بەرامبەر بە هەواڵگیری سوپای پاسداران ئەو بەهێزە نییە، ناشتوانێت ڕوبەڕووی ببێتەوە لەگەڵ سوپای پاسدارانە، چونکە سوپای پاسدارانیش هەواڵگیری هەیە و عینی اطلاعاتی خۆی هەیە. تۆ هەر هێزیەکن ئێستا اطلاعات هەر وڵاتێ تۆ سەیری مۆساد و CIA ئەمریکی بکە، تۆ کاتێک کەسی خوڕ لە ناو ئێران پەیدا ئەەکەی چەندێ پارەت پێویستە؟ هەمووی لەسەر پارە ئەوەستێتن. ئەگەر نەسریەی ئەم وڵاتە مخابرات نەسریەکەی پارەکەی زەبەلەح بێ تۆ سەرکەوتن بەدەستێنیتن، ئەگەر نەسریەکەی کەم بێتن تۆ سەرکەوتن بەدەست نایەنی. ئەبێ ئەمانەش مانگانەیان خەیاڵی بێتن بۆ ئەوەی نەتوانی ڕەشوەتیان بکەیتن بیان کڕیتەوە. اطلاعات لە ئێران بەهێزە بەڵێ لە دەرەوە، بەڵام ئەو بەهێزە نییە وەکو مۆسادی ئیسرائیلی یان CIA یان پاکستان یان میتی تورکی یان KGB یان MG نەخێر جارێ دواکەوتووە پێویستی پێوێتی کە نەسریەکی زیاتری هەبێتن و بتوانێت، بەڵام هەتا کوسپای پاسداران هەبێتن اطلاعاتە و دەورە سەرەشیی نابێتن لەم ناوەندیە. باش ئەمە بەشێکی زۆر لە هێزەکانی ئێران بوو کە باسمان کرد لە بەرامبەردا زۆر ناوی سوپای ئیسرائیل لە هەواڵگری و لە ئاسمان و لە سوپای زەمینیەوە دەهێنرێت. ئیسرائیل سوپاکی خۆی ناو سوپای بەرگری حەزەکە باسی پێکهاتەی ئەوانیش بکەین و لی تێ بگەین بزان پێکاتی سوپای ئیسرائیل لە چی پێکاتووە؟ خۆی با بڵێن ئەگەر باس ینی سوپای پاسداران جێشی ئێرانی لە 1925 دامەزرا، ئیسرائیل 1948 هەر کاتی دەوڵەتی ئیسرائیل کە دامەزرا لە 1948 ینی هاتە مەیدانەوە. سوپاکەی یەکەم کە سەدای مەزراند یەکەم سەرۆک وەزیرانی ئیسرائیل بوو، داڤید بن گۆریۆن بوو، ئەو دای مەزراند لەو کاتەیە، بەڵام بەو شێوازە نەبوو لە ئەوەڵی کە دای مەزراند، چونکە دەست بە جێکەوتە شەڕی ساڵی 1948 بەرامبەر بە مەسر و سووریا و عارەب و ئەو وڵاتانە، بەڵام دوای ئەوە توانیان هێزەکەیان پێش بخەن و بەهێزی بکەن زۆر لە ئاسمان و لە زەویشە بەڕاستی. ئەمە پێکاتەی سوپای ئیسرائیل کە بڵێن لەو کاتەیە دامەزرا هاتە مەیدانەوە. باشە سوپای IDF سوپای ئیسرائیل زۆر یعنی بەوە ناسراوە سەرنجی لەسەر هێزی تایبەت تەکنەلۆژی هەواڵگریە بۆ ئەم بەشانەی هەڵبژاردووە. ینی تۆ ئیسرائیل یەک وڵاتێکی زۆر بچووکە و هەتاکو سوپاکەشی بچووکە، ینی ئەگەر مقارانەی بکەین ئیسرائیل چەند سەربازی هەیە ئامادە، بۆ نمونە ئەگەر لێکی بدەینەوە لەگەڵ ئێرانە، باشە ئێران 600,000 سەربازی هەیە نەوەک لە سوپای پاسداران لە جێشی ئێرانی لە ئەرتەشە، ئیسرائیل 60,000 جیاوازەکەی زۆر زۆرە لە عەدەدا. لەبەر ئەوە ئەبێ ئەتیماد بکەیتە سەر چەک و تکنۆلۆژیا، ئەم 600,000 بەرامبەر ئەم 600,000 ببێتەوە. تکنۆلۆژیا ئەساسی هەموو شەڕێکە لەم کاتەیە، هەواڵگری ئەساسی شەڕە، تۆ زانیاریت نەبێ دەربارەی دوژمن سەرکەوتن بەدەست ناهێنی. مەڵێ هێزێ بە قوتم هەیە، مەڵێ 10,000 چەکدارم هەیە بەرامبەر بە 3-4,000 شەڕەکەم، هەواڵگریت نەبێت دەربارەیان چەکیان حرەکەتیان چیەکەن سەرکردەکانیان سەرکەوتن بەدەست نایێنیتن. لەبەرەوە ئیسرائیل مەیلی ئەمەی ناوەتەوە کە تکنۆلۆژیا و هەواڵگری ئەساسی شەڕەکانیەتی هەمووی،
طبعا خۆی زۆر پێکاتوە لە زۆر بەشە هێزی ئیسرائیل ینی یەک بەش نییە حەزەکەم بینە سەری بەڵێ ئەنجا کە تۆ باسێکەکەی هەختگا پێڵێن ئەوان ئیسرائیلیەکان ساحل هەرناو بە زمانی خۆیانت ساحل ناو ئەوە کورتکراوەی ناوی سوپای ئەوانە هی ئیسرائیل هێزی دەستەبژێری ئیسرائیل لە چەند یەکەیەک پێکاتوە بۆیان لەسەر قسەی جنابە حەزەکەم یەکەیەکە بێمە سەریان بەڕاستی تعریفێکیان بکەی و بزانین ئەمانە ئیشیان چێ بە نمونە سەیری ماتکالیان هەیە سەیری ماتکال ئیشیان چییە؟ سەیرت ماتکاڵ چۆن ئەڵێن هێزێکی تایبەتە نەوەک تایبەتی تایبەتەکان ئەم هێزە نهێنیەکی زۆر سەیری لە سەرایە لە 1950 بەڵێ ئەو کاتە دامەزرا لە بیدایەتی 1950 بوو بۆ ماوەی 30 ساڵ کەس ئەم هێزەی ناناسی هەتاکو ئیسرائیلیەکان خۆیان یان لە ناو وڵاتی خۆشیان نەزانی شتێ هەیە میتکاڵ ئەم هێزە سیر میتکاڵیان هەیە ئەمە سەر بەڕێ ینی بڵین هەیەی ئەرکان بوو مباشر سەر بە هەواڵگریە استخبارات دایرەکت عیلاقەی بە شتێکی ترەوە نییە طبعا عملیاتی زۆری کردووە لە هەموو شوێنێ بەهێزترین عملیە کە کردی بێتی و عجایب سەرکەوتنی بەدەستێنە لە ئۆغەندا بوو ساڵی 1974 ئەگەر بینەران بیخێننەوە هی مەتار ئەنتیبە فڕۆکەخانەی ئەنتیبە لە ئۆغەندا کە فڕۆکەی ئیسرائیلی لەوێ ڕفاندرا بوو ئەم هێزە چی کرد چۆن توانی ئەو لەوێ ئیتر دەرکەوت ئەم هێزە ینی بڵین لە زۆر شۆن چالاکیان کردووە دژی حزب الله دژی زۆر شۆن بەڵام ئەوە بڵین بەناو بانگ بوو ئیتر ئەم هێزە هاتە مەیدانەوە بە هەموو جۆرێکی تەوانی شەکەن ئیشیشیان ئەوەیە وەکو بڵین چۆن ئەڵین دلتا فۆرس ئیشیان لە دەروەی وڵاتیشە لە دەروەی سنوورە هەر وڵاتێ بیانوێ ئەینێرن ئەمەلیاتی ئینقاز هێنانەوەی نەفەری خۆیان ئەگەر بیانەوێتن داغانکردنی شوێنێ تەدمیر ئەو جۆرە شتانە بێ بیانەوێ بەمانە ئەکرێتن مەشقێکی عجایبیان بینیوە ئەوەی سەیرە کە خۆیان لە شارنەوە نایان دۆزیتەوە لە هەر شوێنێ بێتن ینی مەشقەکەیان 2 ساڵە 2 ساڵی ڕێک ئەمانە مەشقە بینن یەڵا ئەبنە ئەم هێزە لەم 2 ساڵەیە فێر هەموو شتێکیانەکەن حتا و توانای هەلیکۆپتەر فڕینیان ینی ببنە فڕۆکەوانی شەوانە نییە بەس لەهین لە دەریا نایان دۆزیتەوە لە چیە لە چەم لە بیابان لە هەر شوێنە بێ کە خۆی شاردەوە نایدۆزیەوە حتاکو لە ناو کۆمەڵگە وا مەشق درراوە ناتوانانی بیناسیتەوە بیدۆزیتەوە چالاکی خۆشیان جێبەجێەکەن و یەکێکە لە هێزەکانی تایبەتی جیهان هەمووی ئەوە نییە تەنها لەم ناوچەیە لە ئیسرائیل نا زۆر بەناوبانگن ئەی هێزێکی تر شایتتە شایتت سیانزە ئەم هێزە چیە ئیشان چییە؟ شایتت هێزێکی تایبەتە شایتت سیانزە هێزێکی تایبەتە پێوترێ ڕەس الحەربە سەری ڕمەکەی بڵین ئیسرائیلە ئەمانە ئیشیان بەرمایی دەریایە بەم جۆرانە ئیشەکەن و هێزێکی تایبەتە ئیشان تەنها لە دەریا لەگەڵ قەراغی دەریایە ئەم هێزە بۆ ئەوە مەشق درراوە جام ناوە سەیر و سەمەرانەیە ناوی زۆر سەیریانە شەڵتاق شەڵداق هێزێک کە تایبەت بە ئاسمانە ئەمانە ینی بڵین هێزی ئاسمانی ئێران عید بەوانە شەڵداق ئەمانە ئیشان چییە؟ ئیشان ئەوەیە تهدیدی ئەهدافت بۆ بکەن ینی بۆی هێسە لە ناو ئێران بن ئەم فڕۆکەی ئیسرائیل کە ئەڕوا شەڵداق هەدەفەکەی بۆ تەرخانەکاتن شوێنەکانی بووە دیارەکە ئەمە ئەمانەش هەر هێزی تایبەتن و هەر هەڵبژاردن ئەوە نییە کەسێکی ئەتیادی بێتن ینی لەم بەشەیە ئەمانە ژمارەشیان زۆرە کاکسەلام ژمارەیان نەناسراوە ناتوانانی بڵێ ئەمانەیە چونکە نهێنی ئیسرائیل زۆر سەیرە لەم بوارەوە ناتوانانی بگەیتە ڕقەمێکی تایبەتی خۆی بەڵێ باشە یەکەیەکی تریان هەیە ئەوە بە ژمارەیە 669 یەکەی 669 ئەم یەکەیە ئیشان چییە؟ ئەم یەکەیە ئاینی هێزێکی تایبەتە هەیەە لەم بەشەیە ئەمانە ئیشیان ئەوەیە مەسەلەن مەشقی ئەوە دراونسە بۆ نمونە هات و فڕۆکەیەکت لە ناو ئێران کەوتە خوارەوە ئیسرائیل بۆ نمونە یاواتە شەر نییە لێران لە هەر شەڕێکا بێ لە هەر شوێنێ بکەوێتە خوارەوە ئەم هێزە ئیشی ئەوەیە دەست بەجێ بجوولێتەوە حرەکەت بکە بیهێنێتەوە عملیاتی ئینقازەکە و لە هەمان کاتا سەربازێکی تەبێت گیری خواردبێ لە ناو خاچی دوژمنە
تەو کرابێتن ئیشی 669 ئەمەیە کە بڕۆی تۆ ئەوە هەڵبگری و بیهێنیتەوە. ئیسرائیل ئاوا هێزەکانی دابش کردووە. هێشتا ماوە. بەڵێ بەشی دووەمی کۆڵەکەی سوپای ئیسرائیل ئەوەی یعنی یەکەکانی سایبیری و شەڕی هەواڵگرین. ئەمانە مەسەڵەن بۆچی بەسەڵە کۆڵەکەیەکی سەرەکی بەس تایبەت کردووە بە سایبیری شەڕی سایبیری و هەواڵگری ینی لە دنیاە؟ تۆ ئەم ئێستاکە ئەگەر باسی تکنۆلۆژی ئامان کردی ئەمە لە کاتی شەڕە سایبیری ئەساسە تۆ بتانی خەرقی دوژمن بکەی بچیتە ناویەوە لە هەمان کاتە ئەمانە تەنها بە سایبیری نین ئەمیشا ناکەن ئەمانە هەتاکو کۆمپانیا تەطویری پێکەن ئمە لەوە پێش باسمان کردووە کە ئەمانە چەند کۆمپانیایەکیان هەیە ئەمانە شەریکاتیان دامەزراندووە و هەنێکی هەیە بەشێکی وەکو مەدەنیە بەڵام پەیوەندی بە سوپاوە هەیە بە بڵین ئیسرائیلەوە جێشی ئیسرائیلەوە ڕێککەوتن هەیە لە بینیانە یەک تکنۆلۆژەکانە بەرزەکەن شەڕی خەوارزمیات اختصاصی ئەمانەیە کە بۆتی بکەن هەموو زانیاریەکانت پێ ئەدەن و هەموو تکنۆلۆژیەکانت بووە پێشەخەن تەتەوەری پێەکەن و ئەیکەن سەرەکی ئەساسە لە سوپای ئیسرائیلە ملیارەها دۆلارات لای ئەمانەیە تۆش بەو پارەیە پێشەکەویتن. باشە یەکێکتر لە یەکەی 8200 هەیە ئەم یەکەیە زۆر زۆر بەناوبانگە بۆچی ئاوا بەناوبانگ بوو ئەو کارانێکی کات چییە؟ یەکەی 8200 وەکو باسمان کرد ئەم یەکەیە خۆی ئەمە کۆنتترۆلکردنی هەموو کۆمپانیاکانی زیرەکی دەستکرد ئەم هێزە ئازانی چۆنە تۆ ئێستا گەر بتوێ زانیاری دەربارەی دوژمن بزانیتن نەفەرە نێری سیخوڕە نێری زانیاری کۆکەیتەوە معلومات کۆکەیتەوە ئێستا تۆ شخصێ بنێری بۆ ناو دوژمن زانیاری کۆیتەوە هەتاکو تەواو کۆیەکە ئەمە کۆ ئەکاتەوە بۆتی دێنێ 3 مانگێوێتن بەڵام 8200 لە ماوەی دەچرکەیەکە ئەم زانیاریەت هەمووی ئەداتێکە تۆ بە 3 مانگەیکەی ئێران ئەگەر بیوێ بیکاوەکو فەیلقی قودس مانگیوێ هەتاکو زانیاری کۆبکاتەوە بەڵام ئیسرائیل بە دەچرکە بۆتی دێنێتن بە مانگی دەستکرد فەرقەکە زۆر زۆرە زۆرە تەحلیلی بەیانات تۆ ئەم بەیاناتە تەحلیلەکەی ئەهداف هەموو شتێکی بە زیرەکی دەستکرد بەمانە هەمووی لە ماوەی دەچرکەیە هەموو معلوماتەکان لە بندەستایە پێویستیت بۆوە نییە کە 3 مانگ ئەمانە نێزیکەی 500 میلیارد دۆلار پارە لە بندەستیانایە کە تەتەوەری پێەکەن لەبەر ئەوە 8200 لە ئیسرائیلە زۆر سەرەکیە بۆ ئیسرائیل بۆمانەوەی و بۆ پێشکەوتنیشی و زیاتر خاک و زەوی بگرێت لە وڵاتانی دەوروبەری خۆی جا ئەوە ناوی ئەو یەکانیان بە ژمارە ناوەی ژمارە 504 یەکەی 504 یەکەی 504 چییە؟ یەکەی 504 ئیشی تەنها هەواڵگریە هەواڵگری چۆن بتانی تۆ سیخۆر لە وڵاتەکەی تر مەسەڵەن من بڕۆم بە وڵاتێ تر لە ناو ئەو وڵاتە سیخۆڕێ لە هاوڵاتیەکانی خۆیان ئێستا بڵێن 504 لە ناو ئێرانە بێ ئەو ئێرانیانە یان ئەو ئەفغانیانە هەر لایەنێتتر بێ لە ناو ئێران بژێتن ئەمە ئیشی 504 کە تەجنی دێکاتن بە پارە هەر جۆرە بێتن بڵین مستەمسەکی لەسەر بگرێ بیترسێنێ بە شتێ بەس هەر پارەیە دەنێتن ئەمە ئیشی ئەوەیە تۆ عملاتت هەبێ عمیلت هەبێ لە وڵاتانەیە ئەمە هەمووی ئیشی 504 پەیوەندی بە جێیشەوە نییە پەیوەندی بە مۆسادەوە نییە پەیوەندی بە هەواڵگیری ترەوە نییە لە ناو سوپایە ئەمە ئیشی 504 ئەم وحدەیە تەنها عمەلا و ئیشی هەواڵگری وڵاتانی دەوروبەر ئەمە ئیشیان ئەوەیە باشە کۆمەڵ هێزی تر باوە یعنی سەبەب بەرمونە کۆڵەکەی سوپای ئیسرائیل لە زرێپۆش و لە هێزی پیادە چەند هێزێکن وڵای حەزەکەم ئەوانیش یەک باسییان بکەی بە نمونە لیوای گۆلانی یان جۆلانی لیوای پەڕەشود لیوای عوز لیوای حوتی زرێپۆش لیوای گۆلانی چییە؟ لیوای گۆلانی یەشێکە لە کۆنتری لیواکانی ئیسرائیل و بەشداری هەموو شەڕەکانی کردووە لیوایەکە پێک هاتووە لە زۆر شتەوەی ڕاستی بێتن ینی تایبەتی تەنها لە هەموو شەڕەکانە ینی ئێستاش بڵێن لە باشووری لوبنان ئەمانن کە ئەو شەڕاکەن
تەنها یەک شەڕێکی سەخت یعنی زەرەرێکی زۆریان پێگەیشتە و ساڵی 1970 بوو بەرامبەر بە هێزی تایبەت قوات خاصەی مەسریانی لە شەڕی سینایە. ئەمی هێزە پێک هاتووە لە زۆر شتیانی لە بەری و جەوی و مەزەڵی. ئەگەر بگەڕیتەوە ساڵی 1970 بڵین سوپای مەسری سێ کە تەوکرا ئەمانە بە پەرەشوت ئنزالیان کرد. دابەزینە پشت هێزەکانی مەسر شاخێکیان کرد ئەوش ڕۆژێ بەرنامەیە لەسەری دەرەکەین ئینشاءالله لە نێوان ئەم وڵاتانەی ئەم شەڕانە چۆن ڕوویداوە ئەمانە ئەوانەیان کرد. تەبان پێک هاتووە جارێ لە بڵین ئیگۆری پێڵێن ئیگۆر ئیشی شەڕی ئیساباتە پارتیزانی ئەو جۆرە شەڕانە ئەکاتن عیلاقەی بەهینەوە نییە. جگەلەوە تۆ لیوای مدەڕعت هەیە باشترین لیواکانی مدەڕعی ئیسرائیل پێک هاتووە لە تانکی مێرکافای 4 تەمان لەسەر مێرکافای 6 بەدەستیانەوە دروستیەکەن و لەگەڵ تانکی باراک. یعنی ئەم تانکانە لە جیهانە ئەتوانی لە تۆپ دەدای بنیتم مێرکافای ئیسرائیلی. ئەمە لیوای زرێ پۆشەکەی لیوای زرێ پۆشەکەی بەڵێ ئەمانە ئینە بێن ئەجا تۆ جگە لە ئیگۆر مەسەڵەن تۆ لە ناو گۆلانی هینت هەیە دۆڤدانت هەیە دۆڤدان ئەمانە چیەن؟ ئەمانی کە پێیانەوەن مستعریبوون ئەمانن ئەمانە ئیشیان چییە؟ ئیشیان لە ناو مخەیەماتە مخەیەماتی بڵین فەڵەستینیەکان و هەمان کات ئەو شوێنانی کە بڵین دروستیەکە و تەرجەمەعاتی ئیسرائیل دروستیەکە ئیشیان ئەوانەیە لێنانە بڵاوە بنەوە. اینجا بەشی تریشی لێ طبعاً پەرەشوتەکە لیوای پەرەشوت هەر سەر بە گۆڵانیە بەڵێ هەر سەر بەو هێزێ لیوایەکی باشە. هەندێکی تایبەتی تریانەیە وەک هیالیۆم و یەمام ئەمانە چی کارن؟ یاهلۆم ئەمانە جەماعەتی هەندەسن. تۆ هەر سوپایە لە دنیاە هەر جێشەکەت هەبێتن پێویستیت بە هەندەسەی عسکەری هەندەسەی عسکەری طبعاً جۆری هەیە ئەمانە ئەلغامن ئەمانە پردن ئەمانە ئالیاتن کە هینەکەی هەریۆم ئەمانە ئیشیان تەدمیرە تەخریب. بۆ نمونە ئەڕۆن تونێڵێکی سەرەکیە لە وڵاتێ ئەوە تەقێنەوە پردە ئەمە ئەتەقێنەوە. ئیشی ئەمانە ئەوەیە هەندەسە عید بە هەندەسەن هەمووشیان عید بە هەواڵگرین ئەمانە ئەم هێزە یعنی چکەمانە هێزی تایبەت حیسابە ئەوە نییە بڵێ هین بێتن. بەنسبەت هێزی دووەمیەوە ئەگەر بیڵێن یەمام ئەمە سەر بڵێن پۆلیسن ینی هین نین بڵین جێشی ئیسرائیل لە زمنی پۆلیسن زمنی وەزارەی ناوخۆن بەڵام تەنسیقێکی مباشر و تایبەتیان هەیە بە ئیسرائیلەوە. ئەمانە ئیشیان لە ناو شارەبێ بۆ نمونە بۆمب پوچەڵکردنەوە بینایەکە بۆمبیان تایداناوە یان ئیشێکی تایبەت ئەمانە بیکەن دژی هێزێ لێوێنانە بێتن بڵین حرەکەی واگەداریت یەمانەمانە باشترین هێزن لە جیهانە ینی لە جیهانە ئەمانە بە دەرەجە یەک دێن لە ڕووی تەنزیم و ڕووی تەنزیم و نیزامی و تەقینەوە و ئەو جۆرە چتانە ئەمانە دەرەجەکن یەکە من لە جیهانە. باش طبعاً ئەمانی کە تۆ باسیەکەی نیهێنی زۆری لەسەری شاهەیە ها ئەمەی کە تۆ ئەیزانی ئەمە ئیزانین ئەمانەیە ئیشەکانیان ئاهەیە سەر بەمەیە سەر بەوەیە بەتاکید بەتایبەت ئەگەر هێزی ئیسرائیلیش بن هێزی ئیسرائیلیش بن بەڵێ ئەوانێتە. کاک سەلام سوپای ئیسرائیل عەقیدەیەکی زۆر سەیری هەیە ینی بەتایبەت لەوەی کە دەیەوێت زوو شەڕێک لای بکاتەوە لەگەر هەڵکوێ شەڕ بکات. ئەم عەقیدەیە لە ڕووی سەربازیەوە چۆن لێکدانەوەی بۆ دەکرێت کە ئاوا تۆ بتەوێت شەڕ هەڵگرسێنیت و زوو شێک لای بکەیتەوە؟ یاک ئیسرائیل ئەگەر سەیری بکەی هێزی ئاسمانی زۆر بەخۆتە یانی لە ناوچەکە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هێزی ئاسمانی ئیسرائیل تقریبان بەخۆتر نییە لە هەموو جۆرە فڕۆکەیەکی هەیە هەموو تکنۆلۆژیایەکی هەیە. ئەمان شەڕ درێژخایەن ناکەن یەک خەسارەت تحملی خەسارەت ناکەن. تۆ سەیری ئێران مەکە مەسەلەن سەیری عێراق مەکە لە شەڕی 8 ساڵەیان لە شەڕی خەلیجیان وڵاتانی کەیە ئەمانە تحملی جانیان قایمە باڵێ چەنی لێ بکوژرێ گوێی لێنێ بە بکوژرێ بڕوە یا هەزارەها سەربازی عێراق لە حربی عێراق وێرانە و لە 91 لە کوێتە عێراق خۆی بە جیانی هەست بۆ مردن ئەوە نییە بیر بەڵام ئەمانە ناتوانەوە ئیشە بکەنەوە ینی سەربازی خۆیان بەجێ بهێڵن کۆمەڵگاکەیان
ئەو تشتە قبول ناکاتن وەرەگەڕێتەوە سەر حکومت لەبەرەوە کە شەڕ دەست پێەکە لە ماوەی هەفتەیەکا بێ کۆتایی پێبێنێتن و بێ نەتیجەیەکیش بێنێتن تەختیتێکی کاملی بووەکە پلانێکی تەواوی بۆ دانێت سترە هەمووی داهانێتن تەواوی شەکە و کۆتایی پێدێ بەڵام شەڕیش وەکو بزانی مفاجعاتی تایە ئەوە نییە یعنی من پلانم دانا لە ناکاوە شتێ دەرەچێت لە خەیاڵی منە نییە ئەمانە پێشببینی نیشدانێن ئەوە نییە بڵێ ئەمە ئەەکەم و دوایەوە نا پێشببینین دوای دا 15 ساڵی کە چی ڕووەداتن ئەبێ ئەمە ڕووبداتن لەبەر ئەوە شەڕی ئەمان دەڕۆژە ئێساکە لە ئێران گیریان خواردووە یعنی خۆیان تەوقعی ئەوەیان ناکرد باوەڕی بۆیان ناکرد کە ئێران بتوانێت لە خەلیج بداتەوە و لە ئیسرائیلیش بەو شێزەوە بدا و 25 ڕۆژە بەرگەی ڕاگرتووە ئەمە زۆرە بۆیان زۆرە ڕێک ئەو لە دروست بوو ینی ئەم بەم عقیدەیە بیرەکاتەوە و شەڕ زوو یەکلاکاتەوە چۆن دەتوانێت لە یەک کاتە شەڕ لەگەڵ چەند بەرەیەک بکات لە چەند بەرەیەک ئەو شەڕی بۆ خۆی کردوێتەوە ئەو ئێستاکە بۆ نمونە بڵین لە غەزە نەوەستاوە تۆ ضفەڵغەربیەت هەیەوە لە کاتی شەڕی ئێرانە کەس ئاگای لێ نییە ئیسرائیل لە ضفەڵغەربیەوە ڕاتە پێشەوە هەروە ئاگرێ خەڵک دەرەکاتن ئەیگرێتن و لە جەنوب لوبنانیش لێولانە شەڕەکاتن لەبیرت نەچێتن وەکوتم هێزی ئاسمانی زۆر بەهێزە ئەتوانێ چۆن ئەڵین لە کاتی شەڕا غیتا جەوی ینی ئاسمانت بۆ ئاماداکە کە چیتە پێشەوە فڕۆکە ئامادەیە یەکسەر ڕێت بۆ کاتەوە هەر هێزێ بێ لە پێشت لێداتن ڕێت بۆ کاتەوە ئەچیتە پێشەوە لەبەرەوە هەتاکو هێزی ئاسمانی بەو شێوازە بە قووەت بێتن و بتوانێت فڕۆکە بەردەوام یارمەتی پیادە بدا بشێتە پێشەوە سەرکەوتن بەدەست دێنێتن ئەتوانێت دوو سێ جەبهەش بکاتەوە بەڵام ئەم جەبهانەی کە ئێستا جەنابێت مەسەڵەڵی ئیسرائیل کردوێتی هیچ جەبهەیەکی بەهێز نییە نە جەبهەی حزب الله بەهێزە نە جەبهەی ضفەڵغەربیە نە غەزە ئەگەر ئێستا کە ئیسرائیل بۆ نمونە تووشی شەڕێ بێتن لەگەڵ مەسرا کۆتایی پێدێ ناتوانێت ئەم جەبهانە بکاتەوە تۆ ئەمانە جەبهەی وڵات نییە کردوێتەوە هەمووی جەبهەی مەلیشیاتە گروپات و چەکدارەوە مەلیشیاتە نەخێر ئەگەر بیوێت جەبهەی وڵاتی تی پێ ناکرێتەوە ناتوانێت زۆر باشە وڵی ترخوابمان پارێزیێ لەناو ئەم هەموو هێزە کوردستان بە پارێزی هەیەوە خۆیان چیەکەن بابی کەمپیۆنی بێمۆنیە لێمەوە دوور بن و بۆ خۆیان سپاست دەکەم سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بن لێرا کۆتایی بە بەرنامە جێرم حتمما لاڵقەکانی ترا زانیاری زۆر ورتر لەسەر ئەم شەڕە و بابەتی سەربازی ناوچەکە بە شێوەی گشتی باز دەکەین سپاس دەکەم سپاس بۆ بینەریەوە کاتێکی خۆش